سڵاتان لەبێت ئەزیزانم ئەم کاتتان باش. هەریەک لە گەلان خاوەنی فەرهەنگ و کەلتوری تایبەت بەخۆیەت و گەلی کوردیش بێبەش نییە لە فەرهەنگ و کەلتورێکی تایبەت بەخۆی. خاوەنی مێژوویەکی دوور و درێژە لە بواری فەرهەنگ و کەلتوردا. بەڵام شارەزایانی بواری کەلتور دەڵێن فەرهەنگ و کەلتوری کوردی وەکو پێویست گرنگی پێنەدراوە. بۆ بەسکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز هیدایەت قەرەداخیمان کردووە شارەزای لە بواری فەرهەنگ و کەلتور. کاک هیدایەت بەخێر بیت. سپاسان دەکەم. بسم الله الرحمن الرحیم. هیوای سەرکەوتن بۆ خۆتان و بۆ کەناڵەکەتان و بۆ بینەرانتان ئەخوازم و هیوادارم کەناڵەکەتان هەر گەشە بێت و زۆر سپاسان دەکەم. کاک هیدایەت سەرەتا باسی کەلتورمان بۆ بکەیت، پێناسێکی کەلتورمان بۆ بکەیت بزانین کەلتور چییە؟ پێشەوەی بێمە سەر باسکردنی بەرنامەکە و وەڵامی پرسیارەکەی جەنابتان بە ڕەخنەیەک لە خۆمانەوە دەست پێکەین وەرچەنە مقەسیریش نەوەین، بەڵام هەر چەندێک خۆمانی لێ بکەین هەر کەم و کوڕیە چون بەرنامەکە تایبەت و بە کەلەپورە وایە بەجلی کوردیەوە هاتی نایە، بەڵام من بە میوانی هاتمە شاری سلەیمانی بە تەمای ئەم بەرنامەیە نەبووم لەسەر داوای کەناڵە بەڕێزەکەتان بەرنامەم پێشکەش کرد وی لە قسووری عەفو بن و داوای ئێمەش ئەوە جلی کوردیمانە بەرکردا بەس ئیشەڵا بۆ پرۆگرامی داهاتوو. ئەوەی ڕاستی بێ پێناسە بۆ کەلتوری کوردی و فۆلکلۆری کوردی زۆرن، بەڵام بە شێوەیەکی عام فۆلکلۆر و کەلتوری کوردی ناسنامەی نەتەوەیەکە لە ڕووی زمان، لە ڕووی جلوبەرگ، لە ڕووی دابوو نەرید، هەڵس و کەوتەوانێ ئەوە کە نەتەوەی لە نەتەوەیەکی کە جیا بێتەوانێت تەبعاً بە توراس و بە کەلەپور و کەلتور جا دەکرێتەوە نەتەوەی لە نەتەوەیەکی تر ئەوە دەبێتە پێناسە، بەڵام وەکو خۆتان نیشانەتان پێدا بەداخەوانێ زۆر فەرامۆش کراوە، زۆر گۆڕانکاری بەسەرا کراوە بەرەو لاوازی و بەرەو نەمانە ڕوا پێویستە لەسەر هەموو لایەکمان لە جێی خۆیەوانێ و بەپێی توانای خۆیان چ دەسەڵات چ میلەت چ لایەنە سیاسیەکان هەوڵی گرنگیدان من بە کەلتور تاکو ئەو کەلتورەی کورد لەناو نەچێت، چون ئێمە کورد بە درێژای 100 ساڵ لەژێر داگیرکاریایە کەلتور و کوتوراسی خۆی پاراستووە و ناسنامەی خۆی پاراستووە، بەڵام ئەمڕۆ لە سەردەمی ئازادی و لە سەردەمی حکوومەتی کوردی و بین کەلتور و توراسی کوردی بۆ شێوە لاوازە و بۆ شێوە بەرەو پوکانەوەیە بچین جێگای داخە. بەڵێ کاک هیدایەت هەریەک لا گەلان خاوەنی کەلتور و فەرهەنگێکی تایبەت بەخۆیەت و هەمیشە هەوڵ دەدەن بۆ پاراستنی فەرهەنگەکان. گەلی کورد چۆن بتوانێت پارێزگاری لە فەرهەنگ و کەلتوری خۆی بکات؟ بەڵێ لە پێشە ئەوە زیاتر دەگەڕێتەوانێ بۆ دەسەڵات و وەزارەتی ڕۆشنبیری کە گرنگیەکی زۆر بدات بە توراس و کەلتوری کوردی. اینجا وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا لە ڕووی خوێندن و مەنهەجەوانێ اینجا دەکەوێتەوە سەر تاکی کۆمەلگا کە هەرێکی لە ئاست خۆیەوانێ هەوڵی پاراستنی ئەو کەلتورە و ئەو وەزع بدا کە تاکو و بەرەو نەمان نەچێت و گەشە بکات و بۆ بەهێزبوون بڕواتەوانێ. بەڵێ چەند هۆکارێک هەیە بۆ پاراستنی کەلەپور و فەرهەنگی هەر میلەتێک. ئێمە وەکو گەلی کورد چۆن بتوانین لە ڕێگەی فستیڤاڵە کەلەپوریەکانەوە مێژووی گەلی کورد بناسێنین؟ دەمانەوە ماوەیەکی زۆر بەهۆ پێشەوەی ئەم قەیرانی دارایی و پەتای کۆڕۆنا بێتە ئاراوانێ هەوڵێکی جوان دەداویش عەشایەرەکان لە ڕووی سیمینار و فستیڤاڵەوانێ کە هەر ڕۆژی عەشرەتێک فستیڤاڵی عەشایەری خۆیان هەبوو دایانگێڕا. بۆ نمونە عەشرەتی جاف لە مەنتیقەی ئێمە قەرەداغ هەموویەکی پێنجێک لە گوندی باخان فستیڤاڵی عەشرەتی خۆیان نەکرد و کەلتور و توراسی کوردیان زیندوو دەکردەوە، بەڵام کەم و کوڕیەک دەبینێ لەو فستیڤاڵە و لەو سیمینار و ئەوانە کە باسی بەتابەتی جلوبەرگ دەبینن جلوبەرگی کوردی هەم هی پیاوان هەم هینی ئافرەتان زۆر لە شێوە ئەسلەکەی خۆی لای داوە. یعنی جلی کوردی ئافرەتان کە جاران ئەمامی سەر و بەست و کەمەر بەستن و کۆڵوانە و چەفتە و جلی کوردی و لە کوردی ڕۆژهەڵات پشتێنیان دەبەست و ئەمانە، بەڵام ئێستا کە ئەیبینین جلی کوردی زۆر وەکو جلی سوفوری لاتەوە گۆڕانکاریێکی زۆری بەسەر هاتووە. گۆڕانکاری هەر شێوە ئەسلەکەی خۆی پێوە نەماوە، یعنی هەر ئەوەیە کە بڵێ قوماشەکە کوردیە ئەدنا هیچ سیمایەک و هیچ شێوازێکی کوردی پێوە نەما و جلی کوردیش تەنانەت لە هەڵپەرچیەکانیش ینی نۆرە هەڵپەرچی وادا هاتووە کە ئێمە
من خۆ بەش حاڵی خۆم 50 ساڵ ئەمرمان با و با پیرانمان ئەو شێوە هەڵپەرکی و ئەو شێوە شایوکردنەوەشتانە هەر نەبووە هەنیەن بە تایبەتی کەلتوری نەتەوەکانی تر تێکەڵ ئەکەن و لێن هەتا لە ڕووی هوەریشەوە یعنی یەن گۆرانی کوردی لەسەر شێوازی ڕۆژ ئاوایی هەسە لەحنی فارسی لەسەر لەحنی تورکی یعنی ئەوسا ڕژێمەکان بە عەرەبکردن و بە تورککردن و بە فارسکردنیان ئەدا بەڵام ئێستا خۆمان کوردستانێکی ئازاد منە خۆمان هاتوین سیمای خۆمان دەتاوێنینەوەنە لە ناو کەلتورەکانی نەتەوەکانی ترە بەڵێ بەس کاکیدا هەست ناکەی لە بەتایبەتی لە ئێستادا زۆربەی خانمان گەڕاونەتەوە سەر کەلەپوری کوردی شێوازی پۆشینی جلی کوردی پێشتر کە باو باپیرانمان خانمانی پێشووتر ئایان پۆشی لە ئێستادا زۆربەی لە دیزاینەرەکان جلی کوردی بە شێوەیەک ئەدورن کە هەوڵیان داوە بگەڕێتەوە سەر شێوازی پێشووتر من هیوادارم جلی کوردی بگەڕێتەوە سەر ئەو جلە کوردیە جاران هەتاکو ئەلحەمدولیلا میلەتی کورد میلەتێکی موسڵمانە یەکێک لە فەرموودەکانی پێغەمبەر سەڵاو سەلەم هەیە جلی کوردیان بۆ بردووە و توێتی جوانترین حیجابە لە هەموو جلەکانی تر کە بەدڵی بووە چون ئافرەت لە جاتی ئەم جبەی کە لەبەری ئەکات ئەو جلە کوردی ڕێک و پێکە پۆشتەیە لەبەر ئەکەن و ئەو کۆڵوانەیە ئەکەنە بەیان ئێستا پیرەکانیشمان یعنیانی کە تەمەنیشان هەر عەبا هەر نابینی لە هەموو کوردستان لە هەولێر سلێمانی ئافرەتە نابینی عەبا ئەم جبە خلیجیانە لەبەر ئەکەن و لەسوی ئەکەن و یعنی جلی کوردی لەلای پیرەکانیشمان نەما اینجا ئەو مژدەیەکی خۆش بوو کە بمانێ بزانین خەریکن ئەو دیزاین و ئەو شێوازە کوردیە بەشێکی زۆر لە خانمان الحەمدولیلا هەوڵیان زیاتر ئەو لە ئێستادا ئەو دیزاینانە دەپۆشن کە زیاتر دەگەڕێتەوە سەر مۆرکی کوردی فەقیانە و کڵاو بەست و ئەم بابەتانی جلی کوردی کار پێشتر بەکار هاتووە بکرێت زۆر باشە ئەوەی داواکارێکی منیش هەردەم بۆ شتێوە بۆ کە ئەو کەلتورە زیندوو بکرێتەوە هەتا شای و ئاهەنگەکانیش ئەوستا سەری شایی لە گوندەکان ئەکرا تام و چێژێکی خۆی هەبوو ئێستا شایەکانیش نەریتی کوردەواری پێوە نەما لە فەن و هوەریشە یعنی سەیرەکەی کەناڵەکان هەمووی بۆتە فلیمی دۆبەستکراوی تورکی و کۆری و هیندی و زمانەکانی کە خۆ من ناڵم خوا نەخواستە ئەوانە نەتەوانە عیبدارن بەڵام هەر نەتەوەیەک شانازی بە کەلتور و سیمای خۆیەوە بکە لەوانەیە فلیمی کوردی یا درامای کوردی دۆبلاژ بکرێ بۆ لە تورکیا پەخش بکرێ یا لە وڵاتانە پەخشێ هەمان سلبیاتی هەیە بۆ چون هەر نەتەوەی قوسوسیاتی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە و هیوادارین ئەو شتانە بگەڕێتەوانێ کاکیدا باسی مۆزەخانەکان بکەین تا چەند گرنگی زیاتر بە مۆزەخانەکان بدرێت بۆ پاراستنی شوێنەوارەکانی هەر گەلێک بێت کە کۆمەڵێک کولتور و فەرهەنگی هەیە و شوێنەواری تایبەت بەخۆ هەیە کۆمەڵێک پارچەی دەگمەن هەیە کە لە کۆندا مابێتەوە لە ناو مۆزەخانەکاندا گرنگیان پێدەدرێت تا چەند گرنگە زیاتر گرنگی بە مۆزەخانەکان بدرێت بۆ پاراستنی کەلەپوری کوردی قسەکە جوانە تەمان مۆزەخانە و کەلەپوری کوردیش لەو شوێنانە بێبەش نەکراوە لە ئیهمالکردن و لە پرگوێخستن و هەچەنە تا ڕادێ ئەو ڕۆ باشتێکە چونکەم زیاتر ئەوە حکومەت گرنگی پێداوە لەبەرەوەی وەفدی بیانی دێن وەکو قەڵاو ئەو شوێنانە کە لە هەولێر ئەچن سەیری دەکەن وەتیمامێکی زۆری پێدراوە ئینسان نە لە هەر هیچ نەکراوە بەڵام لە ئەست کەلتوری کوردی و لە ئاست گرنگی و گەورەی خۆیان نییە من بەش بە حاڵی خۆم هەوڵمدا لەو بوارەیە لە بەڵام وەکووتم قەیرانی دارایی دەستی هەموو لایەکی بەستە بوو من لێکە لە کەناڵەکانی تەلەڤیزۆن لە شاری هەولێر بەرنمەیەکم ئامادە کرد سێ زنجیرەیم لێ پەخش کرد کە لەسەر فۆلکلۆری کوردی و کەلەپوری کوردی بەڵام بۆ شێوە تەقلیدەنە کە لە ستیۆدیا دانیشین و لە دیوەخان و شەوچرە و حەیران و لاوەک و قسەی نەستەق و ئەو شتانە بۆ ئەوەی من هەردوو بوارەکە بە یەکەوە بەسمەوە گرنگی پێ بدەم هەم فۆلکلۆری کوردی هەم کەلتوری کوردی کردمە سەردانێکی مەیدانی تاوەکو ئەو شوێنەوارە کوردیانە و ئەو کەلتورە کوردیانە کە لە مەنتیقەکانایە زیاتر بیخێنە پێشداویتم کە تۆ لە ستۆدیۆکە دانیشی وەکو درامایەک وەکو شتێکی دەستکردە بەڵام کە بچیتە گوندێک یا بچیتە جێگایەک و ئاسارێکی کۆن شتەکە زیندوو دەبێت زیاتر لە پرۆگرامەکانە هەوڵتانیاوە نیشاندانی شوێنە بەڵێ بۆ نمونە من زنجیرەی یەکەم لە شەقڵاوە تەجیلم کرد چونکەم خۆم سەردەمی 6 ساڵ لە شەقڵاوە
کاتب عەدل بووم دووجار ماڵم لە شەقڵاوە بۆ ئاشنایم زیاتر هەبوو ئەویش پەیوەندی کەلتوری و مێژووی برانی مەسیحی لەگەڵ موسڵمانان یعنی ئەو کەلتوریە ڕۆحی نەتەوایەتیە زۆر گەشە بوو کە ئەمبینی لە شەقڵاوە پیرەمێرد و پیرێژنەکان ئێستاش جلی کوردی ئەپۆشنینی خۆمان ناپۆشن وەکو پێم و لە پێشتر جلی کوردی ئێستا ئافرەتە بەتەمەنەکەمان هەمووی بۆ تەجربە و عەبای خلیجی بەڵام ئەوان ئەو شێوە جلە کوردیانە ئێستاش احتیفازیان پێوە کردووە ئەو پەیوەندیە مقابلەی قەشەم کرد لەگەڵ یەکێ لە مەلا ناودارەکانی شەقڵاوە هەتا پیاوچاکێکیانەیە هەرچەنە من زۆر اعتقادم بە شەخص و مشایەخ و ئەوانە نییە نەخوازە ناچوون لە قورئانە باسی پیاو ساڵح و ئەولیا هەیە بەڵام شێوەکە زیارڕەوی تێکراوە وەکو پەرستنی قەبری لاتوە دوعاکردن نوشتەکردن پاڕانەوە قبر ماشکردن ئەو شتانە لە ئاینی ئیسلامانە ئەو پیاوچاکێکە ئینسانێکی ساڵح بووە وەکو ئاسارێکی وەکو ڕێز لێگرتنێک لە ئیمان و تەقدیر قەینا اینجا وسوڵ ڕەحمان هەیە لە شەقڵاوە مەسیحیەکان بەهی خۆیانی ئەزانن ئەمە عابیدیە بووە لەو ئەشکەوتە عیبادەتی کردو مردووە لەوێ ناشتوێنە موسڵمانەکانیش بەهی خۆیان نەزانن ئەڵێ بووە بە موسڵمان بەڵام بووە ئەوەی کە مەسیحەکان ئازاری پێنەگەن لەوێ خۆی شادۆتۆ تا وەفاتی کردووە اینجا موسڵمانانی ژەستنە سەر مەزارەکە مەسیحەکانیش ئەچن دا بە شاخێکەوە دەوری سەعات و چارەکی بە پێسەرەکەوی چوومە مەزارەکە و بەرنامەکە ئەوەشم تیا باس کرد هەم مەتحەفی لێ لە شەقڵاوە لە بەرد ئاساری کۆن ئەوانە هەموویم کرد بە یەکێک لە بەرنامەکە هەنی هەمووی کەلەپوری کوردی توراسی کوردی هەمووی کۆکردەوانێ زنجیرەی دوو هەمیان پەیوەندیەکی ڕۆحی لە میان نێوان هونەری کوردی و کەلتوری کوردی مقابلەی مامۆستا ئەحمەد سالار هونەرمەندی گەورەی گەلەکەمانمان کرد و ڕێز و احترامم هەیە بۆی بەرنامەی سێ هەمیشیان ئەنتیکەخانەیەک بوو کاکسەی قادر بەرزنجی لە مەکتەبێکی ئەهلی هەیە لە هەولێر فێنک لەوێ ئەنتیکەخانەیە مۆزەخانێکی گەورەی کردووە سەر ئەرکی خۆی ڕیپۆرتاژێ بوو لەسەر ئەوە بەڵام بەداخەوانە بەرنامەی تریشم هەبوو چوارەم بچمە هیران لای کاکی هیران ئەوانش ئاسار و لە ڕووی ئەدەبی کوردی شەوانی ئەوان شاعیر و گەورە ناودار و پیاوی ئاینی و ئاساری کۆنیان هەیە بەڵام بۆی قەیرانی دای نەمانتوانی بەردەوام بین ئینشەڵڵا قەیاسە کوردستان هەڵێکی تێ و نامێنێ ئینشەڵڵا بە هیوان قەیرانی دارایش نێمێنێت و تۆش بەرداوام بی لەسەر ئەم جۆرە پرۆگرامانە کاکی هیدایەت هەستێکی چۆنەکە ئەم جۆرە پرۆگرامانە ئەنجام بدەیت و شوێنە کەلەپوریەکانی کوردستان بگەڕێت بە عام وەڵاهی من ئەوە وەکو ئەوی لە ناو ستۆدیۆیا بێت پرۆگرامێک ئەنجام ئەوە دەوان پێم و لە ناو ستۆدیا بێ شتێکی دەستکردە سەناعیە بەڵام کە چوویتە دەرەوانێ و لەو گوندەکان و ئەو شوێنە ئاسارە ئەوانە ڕۆحێکی زیندوی تێدایە هەستێکی خۆشتری تێدایە من بە پێی توانای خۆم هەوڵی ئەوەم داوە ئێستا لە ساڵی ৯٧ کە من بوومەتە مۆزەف لە وەزارەتی سناعەش لە وەزارەتی عەدلیش برادران شایەتی ئەوەن لە هەموو ساڵی لە یەکی سێوە تاوەکو سیویەکی سێ بەجلی کوردیەوە داوام دەکەم چونکەم هەموو مناسەبەتە خۆش و ناخۆش و شیرین و تاڵەکانی میلەتی کورد لە مانگی سێ کۆبۆتوانێ هەم وەکو هەستێکی نەتەوەیی و هەم هەستێکی کەلتوری فۆلکلۆری کوردی من بەجلی کوردیەوانێ داوام دەکەم ئەو بەرنامانە ینی هەوڵم داوە بە ئەوەی دەتواناما بێ خزمەتی کەلتور و فۆلکلۆری کوردی کردم زۆر جا برادەران ڕەخنەم لێگرن بەهۆی بوونی گەندەڵی و نەعەدالەت تۆشتانە تۆ دەدوای چی کەوتونەتەوەی کردم من شتیوان نییە چۆن وەکو موسڵمانێک لە ڕەفتار و هەڵسوکەوتی موسڵمانێک کە زۆر لادان و زۆر خراپەکاریە بینێ نام دینەکەی خۆمم لەبەر چاو بکەوێ احتفاظ بە دینی خۆمەیە لەگەر ڕێزمان ناوی کەس نێنم یعنی لە تەبەقەکانی ئیسلامە شێخە مەلایە حاجیە لەگەر ڕێزمە بۆ هەمویانە یەکی کردەوەکی غەڵەت شتێک ئەبینی هەموو ئینسان مەفروزە بۆ غەڵەت تەنها خوا کاملە کاملە غەڵەتە بێن من نام دینەکەم لە بەرچاوکە واز لە ئیسلام بێنم اینجا حیزبێک یا مەسوولە یا کەسێکیش گەندەڵێک یا خیانەت یا شتێک ڕوو ئەدات من نام قۆمێتی خۆم لە بەرچاوکەوە باسی ئەو دەستنووسونامانەمان بۆ بکەیت کە بەشێک لە فەرهەنگ و کەلەپوری کوردی بە شێوەی نامە و دەستنووس نووسراوەتەوە تا چەند گرنگیان پێ بدرێت و بپارێزێن تەبانەوە زۆر شتێکی چاکە کە بکرێت بە تایبەتی لەو فستیڤاڵانی کە باسم کە عەشایەرەکانی کەن فستیڤاڵی خۆشناوەتی لە گۆڕە نێرگس منتیقەیەکیان هەیە پێڵێن گۆڕە نێرگس لە بەینی شەقڵاوە هیرانە فستیڤاڵیان کرد هاتەبوون دەفتەرێکیان کۆکووە شەقڵاوە
یەکەمین دادگای بەرای شەقلاوە یەکەم دادگا بوو کە لە ئەترافا دروست بێت لە ساڵی چلەکانەوە هەیە محکەمەی شەقلاوە وەکو شوێنەکانی کە نەبوو یعنی ئەو بڕیارانی حاکم و ئەو قەزیانە هەمووی کۆکرابوانێ ئەرشی پارێزرا بوو اینجا بۆشتانەی تر ئاینەشت یا لە گڵەزەردە یعنی لە منتیقی سلێمانی گڵەزەردە شوێنێکی گرنگی ئاسەواری کۆنا هەم لە ڕووی دینی و هەم لە ڕووی فەلەگناسی و شێخ حەسەنی گڵەزەردە و تاقانێکێتی بۆ ئەستێرە ناسی دایە خاسە کە داکی شێخ حەسەنە قورئانی بەدەست نووسیوەتەوە پێڵەن قورئانە گەورە ئێستاش ماوەتەوانێ طبعاً ئاساری کۆن احتیفازی پێگرێ ئەگەر بێت و ئەو دەستنووسە ئەو شتانە بمێنێتەوە زیاتر تاموچێژی خۆیان چون زیاتر لە سناعەکە دوورەکەی دەبێتە خۆرسک. بەڵێ کاکیدا زیاتر باسی فستیڤالێک ئەمان بۆ بکەیت کە ساڵانە ئەنجام دەدرێت تا ئێستا خۆت بەشداری هیچ لەو فستیڤالانە کردو زیاتر لە فستیڤالەکاندا چی ئەنجام دەدرێت هۆکارێکە بۆ ناساندنی فەرهەنگ و زروفی سیاسیەوانێ من لە هەولێر ئەژیم ئەمە ئەگەر وەکو بینەر چوو بێتم بۆ سەیری فستیڤالە وەکو بەشداریکردنی خۆم عەشرەتی گۆرانم لە قەرەداخ جافەیە و گۆرانی و شێخەیە جا گۆران لە هەموو مەناتیقەکان بڵا بەربڵاوە شوێنێکی یەک شوێن نییە کە فستیڤاڵم جا وەکو بینەر چوم بۆ زۆر فستیڤال چوم ئەسپ سواری تیا دەکرێت چێشتی فۆلکلۆری کوردی تیاکرێ کەرەستە و ئامرازەکانی فۆلکلۆری وەکو دەستار و هاون و جەنجەڕ و ئادەواتەکانی کشت و کاڵ و خەنجەر و جۆرەکانی سیلاح چەک و تەقەمەنی ڕاوکردن و هی شەڕکردنی ئەوسە جلوبەرگەکان و خواردنە فۆلکلۆریەکان ئەوانە شتێکی هەموو هۆکارێکی تیا بۆ ناساندنی گەلی ناسان نەبووە هەم کەلتوری کوردی هەم نەریت و تەقالیدی ئەو عەشایرە کە هەڵەسێ بە فستیڤاڵەکە زۆر شتێکی جوانە بەڵام ئەوەی کە جێی دڵتەنگی بێ وەکو وتم بەرگی کوردیەکەیە یعنی بەرگی کوردیەکە زۆر دەستکاری کراوە زۆر ئەوەی گەڕێتەوە سەر مۆرکی کوردی و پێشتر بپۆشتێت. بەڵێ کاکیداد باسی خانۆ کۆنەکانمان بۆ بکەیت کە تا چەند گرنگی پێدراوەکە تەنها لە سلێمانی 106 خانوو هەیە کە زیاتر لەلایەن سەرمایەدارەکانەوە نۆژەن دەکرێتەوە تا چەند گرنگە ئەم خانوانە لە ناوچوون بپارێزێت گرنگی زیاتری پێ بدرێت وەکو نۆژەنکردنەوە و احتیمامدان وەکو باسم کرد لەو ڕۆوانێ حکوومەت ئەگەر بە پێی پێویستی ژنەی کرد بێ بەڵام ئەوە نەبێت کە هیچی نەکرد بێ هەرچەنە لە ئاست پێویستە نەبووە و ئەویش بەهۆی قەیرانی دارایی بەهۆی وەزعێکەوە دروست بوو بەڵام لە سلێمانی من لە ڕێگای هەواڵەکانەوە یۆم لەیەکە ئەو سەرمادایان و خانوانە نوژەن دەکەنەوە شتێکی جوانە و دەستخۆشیان لەکەم هەم قەڵای هەولێر و منارە و ئەو شوێنە ئاسارە کۆنانی کە لە منتیقی هەولێریشە من لەوێ ئەژیم بە هەمان شێوە بەس ئەوەیە هەوڵ بدرێن ڕەمزەکەی خۆی سیماکەی خۆی زیادەڕۆی تێدا نەکرێت و ئەوەندە نەبێت تازەکاریگەری بێت بەس نەک ئیبداعی تا بکرێت تەنها ئەوە بێت کە بپارێزرێن لە ڕوخان بەس ئەوەنە لە داڕمان و ڕوخان پارێزێ بەڵام شتی زیایە و بۆ دروست نەکرێت و بۆ ئەوەی سیما کەلتورێکی خۆی نەیەڵێتەوانێ و چەندێکیش پارێزگاری لێ بکرێت هەر باشە چ حکومەت بە پێی توانە لە خاوەن مڵکی بکرێتەوە لەوانەیە لەگەڵ ڕێزمە بۆ خاوەن مڵکەکان کە هەیەە ئەو هەستە نەتەواتی و هەستە کەلتوریان تیان نەبێت و لە ڕووی تەماح و لە ڕووی پێداویستیوانێ هەوڵی فرۆشتنی بدەن جا چ حکومەت چ سەرمایەدارەکان ئەوەی کە گرنگی بە کەلتوری کوردی بدات و هەستێکی نەتەواتی و کوردانیان هەبێ بتوانن بیکردنەوانی و پارێزگاری لێ بکەن جێگای دەستخۆشیە. بەڵێ جگە لە خانوەکان کۆمەڵێک قەڵاو و شوێنی کەلەپوریمان هەیە تا چەند گرنگی بەو لایەنانە بدرێت گرنگی بۆ شوێنانە بدرێت بۆ پارێزرێن لە ناوچوون طبعاەوە لە چەند ڕوویەکەوە گرنگی خۆی هەیە یەکەمیان پارێزگاری لە ئاساری کەلتوری کوردی ئەو شوێنەواری دووهەمیش ئێمە سەرمایەمان مەحدودە یعنی گەیشتە ڕادێ بڵێن لە سا 95 نەوتە نەوت فەنوە قەیرانێ دروست بوو نەمە وانە یان نەوت بیرە وشتێک بوو خۆ ڕێتەمە باید پێویستە حکوومەت بیر لە سەرچاوی داهاتی تر بکاتوانێ گرنگترین سەرچاوە کە لە کوردستانە هەبێ گەشتیاریە ئاسەوار ینی وڵات هەیە بۆ نمونەوەکو تورکیا تا ئێستا نەوتی نییە زیاتر سەرمایەکەی احتیمادی کرۆ سەر گەشتیار کوردستان ئەو هەموو شوێنەوە هەموو سەیرانگایی هەیە شتێ هەیە بێت ئەو احتیمامی پێدا گرنگی پێ بدات بۆ ڕاکێشانی گەشتیاران و بێت داهاتێکی گەورەی بۆ
هەم حکوومەت و هەم خزمەت بە ئاساری کوردیش دەکات یعنی شوێنی وا هەیە قەنەعات بێ حکوومەت احتیمامی پێ بدات زۆر خۆشە منتیقەی هەورامان یعنی کاتی کە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازێ فتحی هەورام کوردستانی کرد ئەسحابەکان گەیشتە هەورامان نامەیان نات بۆ عومەری کوڕی خەتاب وتی و باشتەی کە خوای گەورە لە قورئانە باس ئێمە پێی گەشتوین ئەنی ئەوەندە خۆش و ئەوەندە ڕفێنە اینجا لە منتیقەی بادینان لە منتیقەی هەولێر لە منتیقەی گەرمیان ئەو هەموو عنی شاری کفری هەر بۆ خۆی شارێکی ئاسارە بەڵام ئایا تا ئێستا چه احتیمامێکی پێدراوە چ گرنگێکی پێدراوە لە کەلارە قەڵای شێروانەمان هەیە احتیمام و گرنگی خۆی پێ ئەشکەوتی شانە دەر یعنی گرنگترین ئاساری کۆنە لە جیانە چکم یەکەم مرۆڤ لەوێ دۆزرا مرۆڤ نیان لە تاڵەکان یعنی کە ئەیبینی ئەشکەوتێکە هیچ خزمەت گوزاریەک شتێکی بنە هەر سوتاوە وەکو تایە ڕەش بۆتەوان ئێمە چوینە ئەوێ یعنی گوناهە یعنی دیکۆراتێکی ئاسەری نەگوکوتم زیادە ڕێی پیان نەکرێت لە ئاسارە کۆنەکە لە شوێنێکی ئاوا شوێنەوارانی جیهانیش دێن زیاتر احتیمامی پێکەن یا ئەشکەوتی 1000 مێتر لێرە بێگومان کەرتی گەشتیاری لە هەر وڵاتێکدا گرنگ و تایبەتی خۆی هەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی گشتی خاوەنی چەندین شوێنی بەناوبانگ و دڵگیرە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە چەند شوێنەواری دڵگیرمانە کە پێویستە وەکو کەرتێکی گەشتیاری بەکار بهێنرێت کە وڵاتانی جیاوسێ سەردانی هەرێمی کوردستان بکەن چەند شوێنێکمان هەبێت بۆ ئەوەی سەردام کرێت بەڕای تۆ تا ئێستا گرنگێکی بەو شێوەیە درراوە بە لە ڕووی کەرتی گەشتیاریەوە بە شوێنەوارەکان یاخود وەکو پێویست نییە گرنگی پێدراوە بەڵام یەکەم بەشەی پێویست نەبووە دومی زیادە ڕەوی زۆر کراوە زیاتر فندقی سیاحی و مەتاعیمی سیاحی و ئەوانەی بۆ دروست کراوە یعنی نەهاتوون شوێنەوارەکە پارێزن احتیماکم پێم و زیارڕەویتیان نەگری ئاسارە کۆنەکە بمێنێتەوە ئێستا لە بناری کۆڕک لای بێخاڵەوانێ شوێنێکی شوێنەواریە ئەو هەموو شوقە و فەنادیق و کابینەیە بۆ سیاحی دروست کراوە نەهاتوون لە چیای کۆڕک و ئاسارە کۆنەکان و ئەوانە احتیمامی پێبێن و شوێنە حەزارەکەی پارێزن گومانجلی کوردی تاکە گرنگترین مۆرکی کووردا کە کوردی پێ بناسرێتەوە کە کەسێک دەبینی جلی کوردی لە بەرابێ ڕاستەخۆ دەزانی کە ئەو کەسە کووردە بە پۆشینی جلوبەرگە کوردەکان منتیقەی کەنداوی عەرەبی وڵاتە کەنداویەکان و ئیمارات و قەتەرەوە ئەبینین لە مەلیک و ئەمیرەکانیانە تا خەڵکی ئەتیادیان هەمووی جلی ئەگال و پۆشاکی عەرەبی ئەپۆشن شتێکی جوانە سۆدان جلی تایبەتی سۆدانی ئەپۆشن جوانە میلەتی خوانە کوردیش بەو شێوە جا کورد جلوبەرگە دەوڵەمەندە یعنی هەر لەهجە زمانێک و هەر منتیقەیەک و دەڤەرێک جۆرە جلێکی تایبەتی بۆ خۆی هەیە بەڵام هەمووی ئەگرێتەوە سەر جلە کوردیە ڕەسەنەکەی کوردی بەڵام تەغیراتێک بەپێی شوێنەکە ئەگۆڕێت جوانێ سا لە پەرلەمانی کوردستان ئەو حرە شەرەف ئەو جلە کوردیە جوانیان لەبەر کردووە و هەموو منتیقەکانیش خۆی جلی خەتخەت منتیقەی بادینان کڵاو و کوڵەباڵی منتیقەی هەورامان و پوزەوانە تاپڕ بەدەستیانەوە شتێکی زۆر جوانە یعنی ئەو احتیمام و ئەو گرنگیە بەرفراوان بکەن شتێکی جوانێک دەچێت بەڵێ باسی کاری دەستی بکەین لە چوارچێوەی فەرهەنگ و کەلتوری کوردیە بە تایبەتی لە بابەتی شوشە و گڵ و مس ئەمانە تا چەند گرنگی زیاتری پێ بدرێت طبعا ئەوەژە لە چوارچێوەی کەلتور و کەلەپوری کوردی احتیمامی پێدرێن خزمەت بە کەلتوری کوردی ئەکرێ هەمیش لەسەر چاوەی داراییەکی باش ئێستا ئەگەر بێت لە منتیقەی هەورامانە کارگەیەکی چنینی کڵاش دروست بکرێ یاخود جلی کوردی ئەتوانن ئیسیرادی بکەن لە وڵاتانی خارج هەم بۆ کوردی ڕەوەند چکم کەوانە لە غەریبین لە دوورە وڵاتن زیاتر شتانیان لا خۆشەویستێکە وەک لەوەی کە ناو خۆمانە بژین ئەوەن احتیمامی پێنێن لانێ ئەجنەبیەکان پێبینن زیاتر حەزیان دەچێتە سەرسامێ پیاڵاوی کوردی ئەومانە یاخود دەزڕەنگینی ئافرەتی کوردی لە تەونکردن فەرشچنین ئەوانە بکرێتەوە معمە هەم هەلیکار ئەرەخسێنێ هەم بواری اقتصادی و ژێرخانی کوردی ئەبژێتەوانێ بەڵام بەداخەوانێ ئەوانە پشتگوێ خرا و تا ئێستا هەنگاوی باشی برەوە نازم بیستوماگە تا ڕاستەیە ناڵەن لە تاران معمەلی کڵاش حکوومەتی ئێران کردێتەوە ئەواشە بۆ حکوومەتی کوردستان لە منتیقە هەورامان بیر لە کارگێکیوان نەکە یان نانی هەورامی کارگێکی بۆ بکرێتەوە نیە ئەژانی ئەم کەلتورەکە ئەم هەلی کاریش ئەرەخسێنی هەم داهاتێکیش بۆ کوردستان
نابێت و هەر احتیمال کە دەسەر نەوت کاکی داد باسی نانی هەورامیت کرد با بزانم بینی چۆنە لەگەڵ خواردنە کورداوەریەکان تا چەند گرنگە زیاتر خواردنی کوردی بە شێوەیەکی تەندروست ئامادە بکرێت و زیاتر لە ناو سفرۆخوانەکاندا بوونی هەبێت. ئەوە شتێکی خۆشم بیر هاتەوە لەسەر ئەوە لەگەڵ ماڵی پورم چوومە گوندی ئازەبان هەیە لە منتیقەی دەربەندیخان ئیتر ماڵی برای مێردەکە ینی بڵێ مێردی پورم لەوێ بوون منجڵێ یاپراغیان بۆ پێچاینەوە لە ڕووبارەکەی سیروان گوێنیەک ماسییان ڕاو کردو و هێنایان و بزنێکیشیان سەر بڕی من دانیشتە بووم نانی هەورامین بە دۆ خوات کابرای خاوەن ماڵ کێشای بەسەری خۆتی مامۆستا بە خاتی خۆت و خەجاڵەتمان نەکەی ئەو هەموو خواردنێتە بۆ نان و دۆخۆتم وی کە تۆ لە سلێمانی ژێ ئەمە لەوێ نییە بێگومان بەس یاپراخی کوردی و ئەوانە لە هەموو ماڵەکە لە ئێستا دەست ناکەوێت ئەنی بە دەگمە نابێ بە تامەزرۆیەوە بچی بۆ سەرخوانەکە خواردن و خواردنە کورداوەریەکان تێدا بوونی هەبێت. وەڵام منە ئەم خواردنی کوردەواری هەر خۆم تەبیعەتم وایە هەموو جۆرە خواردنێکم پێ ناخورێ یعنی ئێستا لە شلەیە جاران ئێستا وردە خەریکی ناعشلەکانێکم جاران هەر فاسۆلیامە خوارد یعنی بەڵام شتێک ئێستا دۆی نا کەشک ئەو شتانە لە ژیانمە نەمخواردەوە بەڵام کە ئەیبینم خەڵک باسێکە خۆشیە بەدڵمانە وەکو شێوازێکە لە کەلتوری کوردی بەڵام قەرە خەرمان زۆرم حەز لێیە ساوەرم زۆر حەز لێیە تەڕەساس ئەوانە چۆن بتوانرێت خواردنە کورداوەریەکان بپارێزرێت؟ ئەو بۆ گرنگی پێدانێکە بەو شێوەیە ئەوانەی سوود لەو ئافرەتە بە تەمەنانە وەرگرن گەنجەکانمان کە چۆن دروست دەگرێت چونکم کە ئەوان دیوای تەمەند درێژیان بۆ خوازیم هەموو کەسێ ئەمرێ نەگاتە ئەو ڕادێکە ئەوان مردن ئیتر ئەو شتانش بمری حەقە ئافرەتە خانمە گەنجەکان لە دەستی دایکیانەوە لە داپیریانەوانە لە ئافرەتە بە تەمەنەکانەوانێ هەوڵ بدەن خیبرێک پیا بکەن لەو خواردنانە یاخود وەزارەتی ڕۆشنبیری هەوڵ بدە چۆن ئێستا کتێب هەیە لەسەر دروستکردنی خواردنی ئەجنەبی بریانی چۆن درسترێ و نازان عاشقار چۆن دروست دەکرێ و کێک و شتە ئەجنەبیەکان چۆن دروست ئاوا کتێبێکی وا لەسەر خواردنە کوردەواریەکان بڵاو کاتەوە ئافرەت بیخوێنێتەوەوانێ لێی فێر بێت. تاکیدا یەکێک لە چێژلێنەرەکانی کە ئێستا لە سلێمانی ڕەستۆرانتی خاتوتارە کە ڕێز وسڵامان بۆ هەیە کتێبێکی هەیە لە بواری خواردنە هەموو خواردنە کوردەواریەکان خواردنە ئەوروپیەکانی تێدا و دەتوانێت هەموو خانمێک سوودی لەوە ئەستا لە سلێمانی دەستخۆشی دیەکەم مەڵە سلێمانی ئەوە هەیە بەڵامەگە بتوانێت چاپ بکرێت لە وەزارەتی ڕۆشنبیری بەسەر هەموو کوردستانە دابش بگرێ و فراوانیش بکرێت هەموو چێژ خواردنەکان ئێستا منتیقەی بادنیان خواردنیان لەگەڵ منتیقەی هەورامان گەرمیان فەرقێکی هەیە یعنی هەوڵ بدرێ خواردنە کوردیەکان کۆ بکرێتەوانێ یاخو کتێبێک تایبەت بێ بۆ ناوچەیە لە منتیقەی بادینان بڵاوکەوە خانمەکانی ئەوێ ئەو بزر نەبێت ون نەبێت. لە ئێستادا بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی کۆمەڵێک ڕێستۆرانت هەیە کە تایبەتم بە خواردنی کوردی هەموو خواردنە کورداوەریەکان دۆڵمەیە کفتەیە هەموو جۆرە خواردنەکانی تێدا دروست دەکرێت ئەمەش وا دەکات کە خواردنی کوردی لە ناو نەچێت. هیوادارین بە پەرەی پێ بدەن و زیاتر فراوان بە زیاتر گرنگی بە خواردنە بدەن و جێگا خۆشحاڵیە وەکو وتم ینی هەر وتم کەلتوری کوردی فۆلکلۆری کوردی وەکو شتەکانی تر نییە وەکو ئاین تەجبیانە وەکو ئاین لەسەر شانی هەموو تاکێکە مڵکی هەموو تاکێکە هەموو تاکێ لە ئاس خۆیەوانێ بەردێ بخاتە سەر بەردێ بۆ زیندووکردنەوەی کەلتوری کوردی توراسی کوردی جێگای دەستخۆشیە و جێگای خۆشحاڵیە. زۆر باشە کاکیداد من کاتی پرۆگرامەکەم کۆتایی هات تۆش هەروتەیەکت لە کۆتایی پرۆگرامەکەمان دەتوانیت بگەینیت ببینەران. وەڵا هیوای سەرکەوتن و هیوای پێشکەوتن بۆ شاری سلێمانی شاری پایتەختی ئەدەبی و هونەر و ڕۆشنبیری کوردی و پایتەختی بابانیەکان و مەملەکەتی کوردستان و دەخوازم و اینجا بۆ سەرجەم کوردستان خوازم چکم هەست پارچەیەکی کوردستان هەست خاکێکی کوردستان گوندێکی کوردستان شارێکی کوردستان من بە مڵکی خۆمیێنە ئەزانم لە هەر چوار پارچەی کوردستان هەرچەنە کوردستان چوار پارچە نییە بەڵکو 6 پارچەشە لە لوبنانیش پارچێک لە کوردستان هەیە و لە ئێستاکە ئەو شەڕی ئەرمنیا و ئازەربایجان هەیە ئەوە خاکی کوردستانە وەختی سۆڤێت بوو پیان نەوت کوردستانی سوور سوور لەبەرەوە کوردستان گەلێ لە چوار پارچەکە زیاترێک. زۆر سپاس کاکیداریان کە ئامادە بوویت زۆر سپاس بۆ بەڕاستت کە ئامادە بوویت ئەمڕۆ لە پرۆگرامەکەمان. بینرانی ئەزیز بەم شێوەیەش کۆتاییمان هێنا بە پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم ئەم پرۆگرامەش جێی سوود و ڕەزامەندی ئێوەی ئەزیز بێت و هەرێک لە ئێمە هەوڵ بین بۆ پاراستنی فەرهەنگ و کولتوری کوردی. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.